ئەو پیاوەی بە 3,000 دۆلارەوە ڕکابەری جیهانی کرد. ڕۆبێرت تایلەر لە ساڵی 1935 لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بواری کارگێڕی کار لە زانکۆی ستانفۆرد. دواتریش کاری مەندووبی دەکرد. پاشان لە ساڵی 1964 واز لە کاری مەندووبی دەهێنێت بۆ ئەوەی کە کۆمپانیایەکی تایبەت بەخۆی دا بمەزرێنێت و ناوی لێدەنێت مینیتۆنکا کۆپەرەیشن بۆ دروستکردنی سابوون و کەلوپەلی جوانکاری بوو. هەموو ئەوانەش بە پشتبەستن بوو بە 3,000 دۆلار کە لە ماوەی کارکردنیدا کۆی کردبوویەوە. لە ساڵی 1970 تایلەر تێبینی ئەوەی کرد کە کڕیاران کێشەی بەکارهێنانی سابوونی ڕقیان هەیە. لەوێوە بیرۆکەی دروستکردنی سابوونی شلی بۆ دێت بۆ ئەوەش توانی پێگاتەیەکی تایبەتی لە سابوونی شل دروست بکات و ناوی لێ بنێت سۆفت سۆپ. پاشان بڕیاریدا کە بیکاتە نێو شوشەی بچووکەوە، شوشەکە بە پەمپێکەوە ببەستێتەوە. ئەوەش بە هەنگاوێکی باشی کۆمپانیاکە دادەنرێت چونکە سابوونەکەی دەبێت یەکێک لە پڕفرۆشترین بەرهەمەکانی ئەو سەردەمە. لە ساڵی 1970 تایلەر ئامادە بوو بۆ ئەوەی کە پێشنیاری سابوونی شل بۆ هەموو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکات، بەڵام دەترسا لەوەی کۆمپانیا گەورەکان ئەستن بە لاساییکردنەوەی بەرهەمەکەی. جگەلەوەش دەترسا لەوەی کە بیرۆکەکەی سەرکەوتوو نەبێت چونکە لەو سەردەمەدا سابوونی شل داهاتوویەکی ڕوونی نەبوو. نەیدەویست ئەو پێگەی کە دەستی کەوتووە لەناو بازاڕدا بۆی هەڵەیەکەوە لە دەستی بدات. دوجار لە ساڵی 1970 بڕیار دەدات بەرهەمەکەی بۆ هەموو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەست بکات. بێگومان سەرکەوتنێکی باشیش بەدەست دەهێنێت وە بڕی 39 ملیۆن دۆلار لە ساڵی یەکەمیدا قازانج دەکات. ئەوەش بووە هۆی ئەوەی کۆمپانیاکان دەست بەجێ دەستێوەردان لەناو بازاردا بکەن و بە شوێن هەمان ئیشدا بڕۆن. بەڵام هەموو کۆمپانیاکان تووشی شۆک دەبن کاتێک دەبینن هیچ پۆمپێکی تایبەت بە شوشەی سابوونی شل لەناو بازاڕەکاندا نییە، چونکە تایلەر پێش ئەوەی بەرهەمەکەی بەردەست بکات هەڵدەستێت بەکڕینەوەی هەموو پۆمپەکانی دوو کۆمپانیا کە ئەو کارەیان دەکرد بە بڕی 12 ملیۆن دۆلار بۆ 100 ملیۆن پۆمپ. هەروەها دەست دەکات بە ئەنجامدانی ڕیکلامێک بە بڕی 8 ملیۆن دۆلار. بەم شێوەیە بە تەواوەتی بازاڕی سابوونی شل کۆنترۆڵ دەکات. تایلەر لە پشت ئەنجامدانی ئەم کارەشەوە ئامانجی ئەوە بووکەوە بکات هیچ یەکێک لە کۆمپانیەکانی ڕکابەری نەتوانن لاسایی بەرهەمەکەی بکەنەوە تا ئەو کاتەی بە تەواوەتی پێی خۆی لەناو بازاڕدا جێگیر دەکات. ئەو شێوەیەش لە 2 ساڵی سەرەتایدا توانی دەست بەسەر زۆربەی بازاڕی سابوونی شل لە ئەمریکا بگرێت. ئەوەش بووە هۆی ئەوەی کە قازانجەکەی زیاتر بێت و بگاتە 96 ملیۆن دۆلار. لە ساڵی 1970 تایلەر توانی بەشێک لە مافی بەرهەمەکانی بفرۆشێت بە کۆمپانیای کۆلگێت بە بڕی 61 ملیۆن دۆلار. لە دوای 2 ساڵیش هەموو کۆمپانیاکەی بە بڕی 376 ملیۆن دۆلار دەفرۆشێت. ئەو شێوازە استراتیژیەش تاکو ئێستا لەلایەن زۆرێک لە کۆمپانیاکانەوە بەکاردەهێنرێت. هەروەها لە کۆلێژی کارگێڕی کاری هەموو جیهاندا دەخوێنرێت چونکە تایلەر تەنها بەو ڕێگایە توانی لە 3,000 دۆلارەوە ببێتە یەکێک لە پڕداهاترین کەسایەتیەکانی جیهان لە سەردەمی خۆیدا.